سڵاوتان لێبێ چۆنن ئازیزەکانی من، هیوام باشیتانە، هیوادارم هەمیشە دڵخۆش و زۆرتان دروست بن. ئەمڕۆژ چیرۆکێکی زۆر تایبەتم بۆ ئامادەکردوون کە ئێستا پێشکەشتانەکەم. چیرۆکی ئەمڕۆژمان لەژێر ناونیشانی تەماتەی سوورە. ئاوێزە کچێکی بچووک بوو کە لەگەڵ دایک و باوکی لە خانوویەکی بچووکە ئاژیان. بەردەوام حەزی لە یاریکردن بوو لەگەڵ هەردوو پشیلە ڕەش و قاوەیەکەی. ڕۆژێکیان دایکی زۆر نەخۆش بوو، بۆیە پێویست بوو لەسەر باوکی ئەو ڕۆژە کە نانی بەیانی ئامادە بکە. باوکی بانگی ئاوێزەی کرد و پێیوت: کچە ئازیزەکەم، داواکارم لە تۆ کە ئەمڕۆ خزمەتێکی بچووکم پێشکەش بکەی. ئەویش بە باوکی وت: چییە باوکە گیان؟ باوکی پارچە قوماشێکی یایە و وتی: داوا لێکەم کە یارمەتیم بی لە پاکردنەوەی قاپ و دەوریەکانە و هەروەها سفرەکەش ئامادە بکەی بۆ نانخواردنی بەیانی. ئاوێزە هاوکاری باوکی کرد و دەستی کرد بە پاکردنەوەی قاپەکان. بە باوکی وت: پێم وایە تەماتەکان پێگەیشتە بن، ئایا لێیان بکەینەوە؟ باوکیشی ڕۆیشتە بالەکۆنەکە و بە دوایشیا هەردوو پشی لە ڕەش و قاوەیەکە ڕۆیشتن. سەیری ڕووەکەکانی کرد و بینی کە هەندێک لە بەری تەماتەکان بە تەواوەتی پێگەیشتون. بە خەندەیەکی زۆرەوە بە ئاوێزەی وت: بەڵێ، ڕاستەکرد، بەڕاستی ئێمە هەندێک بەری تەماتی پێگەیشتومان هەیە، ئەوەش زۆر دڵخۆشمەکە. ئاوێزە هەستی کرد کە باوکی زۆر دڵخۆشە. هەروەها خۆشی هەستی بە شادیەکی زۆر کرد بە لێکردنەوەی تەماتەکان. هەروەها لەسەر زەویەکە پەڕەیەکی داخست و ئینجانەکەی خستە سەری. دەستی کرد بە لێکردنەوەی تەماتەکان. لەسەرەوە دەستی پێکرد و یەک لە دوای یەک بەرەکانی ئەخستە ناو پەڕەکەوە. ئیتر زۆر دڵخۆش بوو بە لێکردنەوەی تەماتەکە. ئاوێزە هەستی بە ترس کرد و لە تەماتە لێکردنەوەکە وەستا. بەهۆی خۆشی زۆری بۆ تەماتەکان، تەماتە سەوزەکانیشی لێکردبەوە. بۆیە هەستی بە بێزاری کرد و هەناسەیەکی قوڵی هەڵکێشاوتی: بەڕاستی من تێناگەم. هەستی بە شەرمەزاریە کرد و لە تەنیشتیشیەوە هەردوو پشی لە ڕەش و قاوەیەکە وەستابن و سەیریانە کرد. ئاوێزە بە باوکی وت: باوکە گیان، من زۆر داوای لێبوردنەکەم. من ئەوەم نازانی، لە ڕاستیە ئەوە هەستی بە دڵەڕاوکێکی زۆرە کرد سەبارەت بەوەی کە تەماتە سەوزەکانی لێکردبەوە، بەڵام نەی ئەزانی چۆن بۆ باوکی شی بکاتەوە. ئیتر بەردەوام لەبەر خۆیەوە قسەیە کرد. دواتر شتەکە ئاسایی بوو. باوکیشی وتی: کێشەنیە کچەکەم، ئاساییە لەو کاتانەیە لەبەرۆی تۆ مناڵیت و هێشتا لەو بابەتانە بە جوانی تێنەگەیشتووی، خۆشی زۆری لێکردنەوەی تەماتەکان وای لێکردووی کە تەماتە سەوزەکانیش لێ بکەیتەوە. بەڵام پێویست بە نائومێدی ناکە، تەواو کارەکە بەرەو باشیە ڕوا. ئیتر لەمە دووە تەنیا تەماتە سوور و پێگەیشتوەکان لێ بکەرەوە. ئەویش زۆر دڵی خۆش بوو بە قسەی باوکی کرد و بەردەوام بوون لە تەماتە پێگەیشتوەکان کە لێ بکەنەوە و دواتر هەمویان خستە ناو سەبەتێکەوە و بردیانەوە ژوورەوە و ڕۆژ بە ڕۆژیش دایکی بەرەو باشیەچ و ڕۆژەکان ئاسایی بوونەوە هەروەکو پێشتر. ئێمە لەم چیرۆکەوە فێری چییە بین؟ فێری ئەوە ئەبین لە هەر بار و دۆخێکا بێ مرۆڤ نابێ هەست بە نائومێدی و بێچارەی بکە. ئەگەر کەوتیتە هەڵەوە، پێویست ناکە بەو شێوەیە نائومێد ببی. پێویستە بەپێی پێویست بوێربی بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو هەڵانە ببیتەوە کە ئەنجامت داون، جا هەڵەکان هەر جۆرێک بن. بەڵام هیچ پێویست ناکە تووشی دڵەڕاوکی زۆر و خۆنی گەرانکردن ببن بۆ ئەوەی کە هەڵەیەکی بچووکتان ئەنجامەوە، تەنانەت ئەگەر گەورەش بێت، چونکە هەموو هەڵەیەک ئەبێت چارەسەری هەبێ. کاتێک کە دانت نا بە هەڵەیەکی خۆتا و زانیت کارێکت کردووە هەڵەیە، واتە تۆ لەسەر ڕێی هەڵە لا ئەچی و ئەچیتە سەر ڕێگە ڕاستەکە، کەواتە گرنگترین شت لە کاتی هەڵەکردنا دووشتە: یەکەم دانان بە هەڵەکەیە و تێگەیشتن لێی، دووهەم دووبارە نەکردنەوەی هەڵەکە.
هەتا بەرنامەی داهاتوو چیرۆکێکی نوێی داپیرە بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.